سڵات لێبن هاوڕێیان هەمووتان لە خۆشی و شادی دابن بەخێر بێنەوە سەر و سەر چاوم سەرەتا زۆر داوای لێبوردنەکەم 6 دقه دواکەوتم لە کارەکانمدا بابەتگەرێکی زۆر هەیە بێگومان قسەیان لەسەر بکەین بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی غەزە و شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیلەوە هەیە و ئەمانە ڕۆژانە لەبەر ئەوەی باز دەکرێن و خەڵک کەم تا زۆر میدیاکان چاویان لەسرە ئەمڕۆکە باسی ناکەین بەڵکو ئەمڕۆکە باس لە بابەتێکی دیکەی تایبەت دەکەین کە میدیاکانی کوردی کەم لەسەری قسە دەکەن هۆکاری کەم لەسەر قسەکردنیشیان بە هەڵبژاردەیەکی سیاسیە نایەن هەوێ لەو بارەوە زانیاریە ڕاستەکان بە خەڵک بدەن و نیان هەوێ احتیمالێکی زۆرە دەسەڵاتی تورکیا لێیان ناڕازی ببێ و نازانن کامە بەرە سەرکەوتوو دەبێ هەر بۆیە تەماشا دەکەین میدیاکانی پەکەکە و وەک پێویست ڕاستیدا میدیاکانی پەکەکە بەشێکیان دەکەن بەڵام هەمووینە و میدیاکانی پارتی یەکێتیش بە تەواوەتی میدیاکانیان بابەتەکانیان بابەتی هەڵبژاردەی سیاسینە بابەتی هەڵبژاردەی سیاسی یعنی ڕاستیەکان باس مەکە بە تایبەتیش لە کاتێکدا کە دیار نییە کامە بەرە ئەمڕۆکە لە تورکیادا سەر دەکەین بەڵام لە تورکیادا شتی زۆر سەرنجڕاکێش ڕوئەدەن بەگشتی لە تورکیادا چی ڕوئەدا کە زۆر کەس نازانێ و نازانن چیاوە وەکو بڵێ بەتەنیا شەڕی دوو شەخصە ئەردۆغان و ئوزگور ئۆزەلا ئەردۆغان و ئیکرەم کەمال ئۆغڵویە نەخیر لە تورکیادا بەگشتی ئۆپەراسیۆنێکی زۆر گەورە بە پێی خۆیان شۆڕشێکی زۆر گەورە ئەویش ڕژێم چێنج دێتە ئاراوە یعنی لە سووریادا ڕژێم چێنج بە شەڕ هاتە ئاراوە 15 ساڵی خایاند لە عراقدا ڕژێم چێنج بە شەڕ بە تانک و تۆپ و تیارە و F-16 هاتە ئاراوە 20 ساڵی خایاند هەتاوەکو ئێستاش بەردەوام دەکات لە ئێران ڕژێم چێنج سەرکەوتوو نەبوو هەتاوەکو ئێستا سەرکەوتوو نەبوو بەڵام ئەوە مانای ئەوە نییە ڕژێم چێنج لە ناوخۆی ئێراندا ڕوونادا بە بۆچوونی من ئەگەر ئەو ئۆپەراسیۆنە نەکرابایە ئەو شەڕی ئیسرائیل و ئەمریکا نەکرابایە ڕەنگ بە ڕژێم چێنج لە ناو ئێراندا بە دەستی هێزە ناوخۆیەکانی ئێران و هێزە دیموکراتیەکان و هێزە جەماوەریەکان کرابە بەڵام ئەمریکا ئیسرائیل ناتۆ بریتانیا و دەستگای استخباراتیەکانیان بە هیچ شێوەیەک حەز بە ڕژێم چێنجێکی بەو شێوەیە ناکەن کە خەڵک هێزە دیموکراتیەکان هێزە نیشتیمان پەروەریەکان هێزە چەپەکان هێزە کۆنسەرواتیڤەکانیش ئەوانەی کە تەنانەت جار لە جیرفان بەتاڵی بێت لە بۆ بەرژەوەندی بێ ویانیشتە بۆ جولاندنی ویژدانیان بێ ئەمانە گۆڕانکاریەک بکەن هەر لە بۆ هەندێک لە کاتێکدا لە ئێرانیاندا کە ئێران زۆر لاواز ببوو کە ئێران لە ئۆپەرەس لە هەڵمە لە ڕاپەڕینی ژینە ئەمینیدا بەروە گۆڕانکاریەکی زۆر گەورە چوو بوو و شۆڕشی ژینە ئەمینی هەر هیچ نەبێت توانی سارچەف و سەرپۆش و جل لە دەست کۆماری ئیسلامی ئێران و پۆلیسی ئەخلاق پۆلیسی بێ ئەخلاق دەربێنێ بەڵام لەو کاتەدا تەماشامان کرد نەتەنیاهۆ لە بۆی لە سەردەسەڵات بمێنێتەوە ترامپ کە بەشێکە لە دۆسیای ئەپشتاین کەسێکی استراتیژی نییە کەسێکی عەقڵیش نییە بەڕاستی و لە دەستی لۆبی ئیسرائیلیدا یاری پێدەکرێت و دیارە تازە هەستی پێکردووە کە یاری پێدەکرێت سەری دەخەنە قوڕەوە هەڵسا ئۆپەراسیۆنێکی ئەنجامدا ئەمە بە تەنیا چوارچێوەیەکی سەرەتایی بێ ئێستا لەناو تورکیادا بە شێوەیەکی دیکە ڕژێم چێنج دەکرێت واتە لە ناو دینامیکەتی دەوڵەتدا ڕژێم چێنج دەکرێت لە تورکیادا پێشتر گروپێک هەبوو بە ناوی کەمالیست ئوڵوساڵچیلەر کەمالیست یعنی کەمالیەکان ئوڵوساڵچیلەر برێنشتیمان پەروەرەکان وایش نەتەوە پەروەرەکان کەمالیست ئوڵوساڵچیەکان گروپێکن واتە گروپێکی
گرروپێک نین کە ڕێکخراوێکی تایبەت بەخۆیان هەبێ بەڵکو ئەمە لە ناو خۆدا مەیلی جیاوازیان تێدایە بەڵام بەگشتی باس لە هێلێکی سیاسی کولتوری لە هەمووی گرنگتر دەکرێت کە لە نەوەدەکانی سەدەی ڕابردووەوە سەری هەڵداوە بە تایبەتی لە ساڵانی 2000دا بە دیارکەوتووە لەگەڵ سەرهەڵدانی ئاک پارتیدا بە دیارکەوتووە و کێشەی ئەمانە بە پێی سەردەم دەگۆڕدرێ هەندێک جار ئەمانە خۆیان وەک پارێزەری ئایدۆلۆژیای دامەزراوەی دەوڵەت کەمالیزم دەبینن تا چ ڕادەیەک ئەمانە پەیوەندی ڕۆحی و کولتوری و ئیدۆلۆژیان بە کەمال ئەتاتورکەوە هەیە جێگەی پرسیارە بەو معنای نەکە کەمال ئەتاتورکمان خۆش بووێ نا بەڵام بە معنای دیکە گشتی تا چ ڕادەیەک یعنی کەمال ئەتاتورک دەکەنە دەمامک ئەمیان جێگەی پرسیارە و لە ساڵانی یەکەمی دەسەڵاتی ئاک پارتیدا ئەوان پێیان وام و دامەزراوەکانی دەوڵەت و سیاسەتی دەرەوە لە بنەمای دامەزراندنی کۆمار دوور دەکەونەوە ڕخنیان لە چاکسازی یەکێتی ئەوروپا دەگرت کرانەوەکان لە پرسی کورد لە سەرتاوە دژی بوون تاوەکو ئێستا و پێیان وابوو نابی مەسەلەی کورد زۆر گەورە بکرێت چونکە ئەمە ئۆپاراسیۆنێکی ئەمریکایە کە دەیهەوێت دەوڵەتی کوردی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست بکە و دەیەوێت تورکیاش پارچە پارچە بکە کە ئێستا کە دەیبینین ئەمە ئەست و ئەساسی نییە ئەو ئەمریکایە ئێستاکە ئاش بەتاڵ بە هەموو کوردەکە لە هەموو شوێنێکدا و تۆماس باڕاک دارێکی لە دەستدایە یەکێکی لەسەری مەزلوم عەبدیدا ئەوەی دیکە لەسەری بافڵ دەدا ئەوەی دیکە لەسەری مەسعود بارزانیی دەدا وە لە هەمان کاتدا ئەمانە پێیان وابوو بەهێزبوونی سیاسەتی ئاینی محافیزەکارەکان و کەمبوونەوەی کاریگەری سوپا لە سیاسەتدا کارێکی هەڵەیە یعنی ئەمانە گروپێک بوون لە ژێر دەمامکی سوپادا خۆیان دەشاردەوە کەواتە ئەوان خۆیان بە دژە دەوڵەت پێناسە نەدەکرد بەڵکو ئەو لایەنە بخۆیان وەک وەها دەناسان کە بەرگری لە کارکتەری ڕەسەنی دەوڵەت دەکەن لە کرداردا ڕۆبەڕووی ململانەی تند بوونەوە لەگەڵ حکوومەتی ئاک پارتی و دامەزراوەکانی دەوڵەتدا و ئەوان خۆی لە خۆیدا لە دژی چەند بابەتێک دەوەستانەوە گۆڕانکاری نیۆلیبرالیزمی دوای ساڵانی هەشتاکان و کۆتایی هاتنی جەنگی سارد بۆ چوونی تایبەتیان هەبوو پرۆسەی گونجاندن لەگەڵ یەکێتی ئەوروپادا بەما ڕازی نەدەبوون و بە چاکسازیەکانی ئاک پارتی لە ناو خۆدا لە ناو کەوانە دەڵێم چاکسازی بەمانەش بە هیچ شێوەیەک ڕازی نەبوون هەموو ئەمانە بوونە هۆی کەمکردنەوەی هێزی نوخبە نەریتیەکانی دەوڵەت لە تورکیادا کادیرێک کەمالیستیە ئوڵوساڵچیەکان لە ناو سوپا دادوەری و بیرۆکراسیدا پێشتر بە کاریگەر بوون پێیان وابوو لە ساڵانی 2010 بە شێوەیەکی بەرچاو پەراوێز دەخرێن و بێکاریگەر دەکرێن هەر بۆیە لە پێگەی خاوەنی دەوڵەتیان ناوەندی دەوڵەتەوە بۆ پێگەیەکی ئۆپۆزیسیۆن خۆیان گواستەوە ویانیش گوازرانەوە لە ڕاستیدا ئەمانە کێشەی سەرەکیان لەگەڵ ئەمریکا و ناتۆ هەبوو یەک ئەمانە بەگشتی دژی داگیرکاری عێراق لەلایەن ئەمریکاوە وەستانەوە ئەوانە پێیان وابوو ئەمریکا دەیەوێت قەوارەیەکی کوردی لە باکووری عێراق کە ئەوان پێدەڵێن قوزەی عێراق دروست بکەوە ئەمە کاریگەری لەسەر جوگرافیای تورکیا دەبێت تورکیا پارچە دەبێت وا لە هەمان کاتدا بۆ چوونەکەیان ڕاست بوو دەیانگوت تورکیا پشتگیری لە ئیسلامی سیاسی ئەمریکا پشتگیری لە ئیسلامی سیاسی دەکات ئەو بۆ چونیان سەدی سەد ڕاست بوو و پێیان وابوو تورکیا زیاتر خزمەت بە بەرژەوەندیەکانی ڕۆژ ئاوا دەکات نەک بەرژەوەندیە نەتەوەییەکانی تورکیادا ئەمانە بەگشتی گروپێکی ئەتوانین بڵێن لە ژێرناوی ئەلمانیەت لە ژێرناوی سیکولاریزم لە ژێرناوی نەتەوەیی بوون گروپێکی لە ڕاستیدا محافەزەکاری ئەلمانی بوون دیکتاتۆری ئەلمانی بوون و ئەمانە زۆر وشک بوون نوخبەیەک بوون هیچ پەیوەندیان لەگەڵ کۆمەڵگە نەبوو
نخبەیەکی زۆر بچووک لەسەرەوە هەموو شتێکیان کۆنتترۆل دەکرد، هیچ پەیوەندێکیان نەبوو لە کاتێکدا ئێمە بینیمە ئیسلامیەکان لە ژێرەوە لە مزگەوتەکاندا دەستیان پێکرد چوونە ناو خەڵک و خەڵکەکە بێزار ببوو لەمانە بەشێکی زۆری خەڵک بە تایبەتی ئەوانەی کە نەخوێندەوار بوون، ئەوانەی کە جووتیار بوون، ئەمانەی کە دەستیان نەدەگەشتە بیرۆکراسی ئەمانەوە دەستیان نەدەگەشتە سوپا و دام و دەستگاکانی دەوڵەتدا ئەمانە زۆر بێزار بوون و ئاک پارتی توانی ئەمانە تەنزیم بکات لەلایەک، بەڵام لە ڕاستیدا ئەمریکا توانی ئەمانە تەنزیم بکات چونکە ئەمریکا بینی ئەوانە ئاستەنگن لە بەرامبەر ئەو سیاسەتەی کە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەیەوێ. یەک لەوانە گرنگترین نمونەتان بۆ بێنمەوە دژایەتیکردنی ئۆپەراسیۆنی عراق لەلایەن ئەو گروپانە نیگەرانیەکی گەورەی لای ئەمریکا دروست کرد. پاشا ئەمریکا دەزانێت کە کورد لە هەر چواربەشی کوردستان هەیە، لە هەر چواربەشی کوردستاندا ئەتۆ قەتعیەن هیچ کارێک نەکەی لەگەڵ کوردەکان، تەنانەت ئەتۆ ئامادە نەبی کوردەکان وەکو جاشیش قبول بکەیت وەکو ئەوەی ئێستا کە ئەردۆغان و باخچەلی دەیکە، تەنانەت ئەتۆ ئامادە نەبی وەکو ئەحمەد شەرعیش بکەیت تێگەی کە یەک دوو پۆستیان بدەیە و بەڵام لە ناوەڕۆکدا هیچیان پێ نەدەی، ئەتو ئەوانە نەتوانێ ئەتۆ زیان بە ئەو ئۆپەراسیۆنانە دەگەینی کە ئەمریکا دەیەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەنجامیان بدە. هەر لە بۆ هەندێک ئەمانە پەراوێزخران بەڵێ، بەڵام پراوێز خراوەکەیان بە تەنیا دینامیکەتی دەرەوە نەبوو لە ناوە خۆشدا هۆکار هەبوو کە تازە باسم کرد، ینی قاڵب گرتن دوورکەوتنەوە لە کۆمەلگا دزی گەندەڵی مافیایی، ئەمانە هەر هەبوونە خۆی لە خۆیدا ئەو دزی گەندەڵی و مافیاییە بەشێکی ناتۆ بوو. ناتۆ لە ساڵی 1970 کاتێک یەکێتی سۆڤێت هەڵوەشایەوە، یعنی لە کۆتایی هەشتاکاندا پرسیاری ئەوە لەلایەن ڕووناکبیرانی بە تایبەتی ئەوڕۆپا و ئەمریکا و هەموو جیهانی خۆرئاوادە هاتە ئاراوەیتر ناتۆ پێویست نییە، ناتۆ کاری چەپەڵ دەکا لە ژێرناوی کوشتنی کۆمۆنیستەکاندا، لە ژێرناوی کوشتنی شۆڕشدا، لە ژێرناوی ڕێگاگرتن لە سەرهەڵدانی نخبەی خوێندکار و ناسیۆنالیست و دیموکرات و چەپدا بەگشتی هەڵدەستێ یەک لە وڵاتانێک کە ئەندامی ناتۆنا بەڵام دواکەوتونە گروپی چەتەگەری مافیاگەری دروستەکە، یەک لەو گروپانە گروپی گڵادیۆ بوو، لە شوێنی دیکەشدا ئیسلامیە سیاسیەکان ڕێک دەخا. لە بۆ هەندێک لە زۆربەی ئەو وڵاتانە گروپی گڵادیۆ یعنی کە چەتەکانی ناتۆ بوون، مافیەکانی ناتۆ بوون هەڵوەشانەوە. لە دوو شوێن ئەو گروپە هەڵنەوەشایەوە، یەک ئیتالیا بوو کە ئێستا ئاڵێ ئیتالیا وڵاتی مافیایە، مافیا بەهێزە، ئەو مافیا ڕاستی مافیای ناتوێە، مافیای ناتوێە، بەڵام ئێستا کە کاری تریا فرۆشتن و ئەم جۆرەشتانە دەکات چونکە لە سیستمی سەرمایەداری زوو بە زوو هەر چەند ساڵجاری دەکەوێتە قەیران و لە قەیرانەکاندا سپیکردنەوەی ئەو پارەی کە لە کۆکاین و مادە سەرکارەکاندا بەدی دێت زۆر گرنگە لە بۆ بازارەکاندار، لە بۆ هەندێ لە ڕێگەی مافیای ئیتالیا ئەو کارە دەکەن و بەشێک لە ڕێگەی مافیای تورکیاوە دەکەن، بەڵام لە تورکیادا گڵادیۆ وەک هێزێکی سیاسیش لە دەسەڵات داما و ئەو گروپەی کە پێیان دەوترێ کەمالیستە ئوڵوساڵچیەکان سەرپەرشتیان دەکرد. ئەمانە هەر هەمویان ئەتوانین بڵێن لە ساڵانی 2003دا و لە دوای ئۆپەراسیۆنەکاندا یەک بە یەک ئەتوانین بڵێن زۆر پەراوێز خران چوونە ناو ئۆپۆزیسیۆن بە قسە بە گوتار، بە قسە بە کردارنا، بەڵام بە گوتار خۆیان نزیکە رووسیا و چین و ئێران و ئەمانە نیشان دەدا، واتە ئەوڕاسیاتیەکان پێیان دەڵێن ئەوڕۆ ئاسیا، و ئەمانە تەماشا دەکەین کۆمەڵێک فیگوریان هەیە وەکو دۆغ و پرینچەک، ئیلهان سەڵجوق، ئەڕۆڵ، مانی ساڵی و ئومێت کۆکا ساکاڵ، نور سێرتر، ئەمانە کۆمەڵێک فیگوریان هەنە و لە ناو جەناڕەڵاکانیشدا وەکو تونسەر کڵنج، ئیسماعیل حەقی پەکین، ئەنگین ئالان، عوسمان
پامۆک ئۆغڵ و سۆنەر پۆڵات و جەم گوردەنیز و ئەمانە زۆر چەویک بیر و ئەمانەی کە پێشتر شەڕی گەوریان لە بەرامبەر پەکەکەدا ئەنجام دەدا لەناو ئەمانەشدا پشگیری زۆر گەورەیان هەبوو هەر هەمویان ئەمانە پەراوێزخران لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئەمانە ئێستاکە کە ئەمانە پەراوێزخراون و ئێستاکە ئەمانە تەماشا دەکەین هەم لەبەر ئەوەی جەهەپا لە ژێر چەکوسی دەوڵەتی ئاک پارتیدایە و جەهەپە لەگەڵ ئەمانە پێشتر نزیک بوونەوەیەکی کردبوو خۆی نزیک کردبووە لەمانە لە بۆچە لەبەرەوەی جەهەپەش حیزبی ئەتاتورکە گوایە ئەلمانیا گوایە ئوڵوساڵچی عینی نیشتیمان پەروەرە گوایە دژی ئیمپریالیزمە گوایە دژی دەستێوەردانی دەرەچیە و ئەمانە هەمووی وات لێکە کە ئەتۆ تا ڕادێک بە شێوەیەکی دیکە دژی ناتۆپی لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئەمانە لەگەڵ جەهەپە پارتی کۆماری گەلی یعنی حیزبی ئەتاتورک چوونە ناو جەهەپە و یانیش لەگەڵ جەهەپە ئیتیفاقیان کرد جەهەپە لەگەڵ ئەمانە ئیتیفاقی کرد بەڵێ مەسەن یەک لەوانە بەڵێ لەگەڵ ئەمانە هەر هەمویان ئیتیفاقیان هەبوو بە تایبەتی لە سەردەمی سەرۆکانی پێشوو دەنیز بایکەڵدا ئیتیفاقیان هەبوو هەر لە بۆ هەندێک تەماشامان کرد ئەم جارە لە ناو جەهەپەدا یەک گۆڕانکاریان ساز کرد ئەم کاتە کۆمەڵێک فلیمی دەنیز بایکەڵیان دەرهێنان کە چۆن پارتیوێکی فلیمی یەکتر دەردەخەن ئەوانیش کۆمەڵێک فلیمیان لە هۆتێلەکان گرتبوو دەریان خستن حیا و ناموسی دەنیز بایکەڵیان برد و دەریان کرد و کەماڵ قلژدار ئۆغڵ و ئەو پیاوە عەلەویە کوردە هاتە شوێنی ئەو کەماڵ قلژدار ئۆغڵ و چییە کەماڵ قلژدار ئۆغڵ و کەسێکە پاک و بێگەردە لە ڕاستیدا نیازیشی خراپ نییە بەڵام بەشێکە لە بیرۆکراسی دەوڵەتی تورکیادا کە زۆر کەس بەتەنیا دەڵێ دەوڵەتی قوڵ و دەوڵەتی قوڵ و دەوڵەتی قوڵچیە نازان دەوڵەتی قوڵ بیرۆکراسی تورکیایە بیرۆکراسی ئابووریە بیرۆکراسی ئەمنیە بیرۆکراسی حقوقا یعنی دادوەرەکان بیرۆکراسی پۆلیسە بیرۆکراسی میتا ئەمانن و ئەمانە خۆی کۆمەڵێک بەرژەوەندی تایبەتیان هەیە و ئەمانە دەوڵەت بەڕێوە دەبن ئەمانە ئەردۆغان بەڕێوە دەبن ویانیش ئەردۆغان لەگەڵ ئەمانەدا شریکە با بڵێن دەگەی هەر لە بۆ هەندێ ئەمانە هەڵسان کەماڵ قلژدار ئۆغڵیان هینا بۆ ئەوەی بگاتە ئەو ئاستا بەڵام لەناو جەهەپەدا لەبەر ئەوەی گەنجەکان بێزارن ڕادیکاڵن و ئوڵوساڵچیەکان کەماڵ قلژدار ئۆغڵیان هەندا و لە هەڵبژاردننی ڕابردوودا کەماڵ قلژدار ئۆغڵ و هەر چەندە دەچوە پێش و پشگیری کۆ دەکردەوە بەڵام لە کۆتاییدا شتێکی دەکرد کە لە بەرژەوەندی ئەردۆغان بێ بە قسەی چێ بە قسەی ئەو گروپە بیرۆکراسی کە لە ژێرەوە دەوڵەت بەڕێوە دەبا و پێی باشە ئەردۆغان لەسەر دەسەڵات بمێنێتەوە گروپێکی وەکو ئەردۆغان چونکە ئەردۆغان ئێستا ئاکپارتی نیە ئاکپارتی نەماوە ئەردۆغان هەیە وەکو بڵێ ئاکپارتی جاران نەماوە ئاکپارتی هەتا ساڵی 2010ش گروپێکی بەهێزی دەوڵەت بوو ئاکپارتی نەک بەتەنیا مزگەوت ئاکپارتی سەدان ئەکادیمی گەورەی وەکو عەلی بابەجانی هەبوو و ئەمانە کاری گەورەیان دەکرد چونکە لە ناو دەوڵەتدا تۆ بتەوێت ئۆپۆزیسیۆن بی ویانژە تۆ بتەوێت دەسەڵات بی بە خۆت کار بکەیت بە تەنیا پابەندی بیرۆکراسی دەوڵەت نەبی چونکە لەناو بیرۆکراسیدا ئەو گروپانە کە یەکیان گرت زۆر مەترسیدارە لە هەر دەوڵەتێکدا وایە دەبێ حکوومەت دوو شتی هەبن یەک زانیاری پێویستی هەبێ دوو هێزی ئانالیستی هەبێ هەر لە بۆ هەندێک لە دەوروبەری ئەردۆغاندا سەدان کەسی وەکو عەلی بابەجان هەبوون ئەمانە لێکۆڵینەوەی استراتیژی وردیان دەکرد و پەیوەندیان لەگەڵ کۆمەلگا باش بوو لە مزگەوتەوە بگرا هەتاوەکو کۆمەڵەکانە تاوەکو بەشەکانی سپۆر و ژینگە و جوتیارەکان و بازار و برنج و ڕۆن و شەکر و هەموو شتێک پەیوەندیەکی زۆر باشیان هەبوو و زۆر سەرکەوتو بوون و ئەمە لەگەڵ خۆیدا دیموکراسیشی دێهێنا هەر لە بۆندە تەماشا دەگەین لە سەرەتای ئاکپارتیدا بەڕاستی مرۆڤ ناتوانێت بڵێ هیچ دیموکراسیەک نەبوو کرانەوەیەک هەبوو دیموکراسیەک هەبوو و ئەردۆغانیش ناچار دەبوو سەرباری فاشیست بوونی خۆی بە پێی ئەوە هەنگاو بنێ زۆر جار وانە بەڵام تەماشا دەکەین لە پڕەوە ئەردۆغان لەبەرەوەی ئەردۆغانیش نەخۆشیەکەی ترامپی هەیە مەیلی ئەوەی نییە گروپێک لە دەوری بێ و دۆسیایی بۆ دروستکەن و شەو ڕۆژ لێکۆڵینەوە بکەن و دۆسیاکان بدەنە سەر مێزی و بڵێن بەڕێ سەرۆک تەماشاکە بەپێی ئەو لێکۆڵینەوەی ئەمە کردومانە ئەمە لە بۆ تورکیا باشە ئەمە خراپە
ئەمەی پێخۆش نییە هەر پێخۆش و بەخۆی و کوڕەکەی و زاواکەی فلان و بێوان بڕێها هەموو بڕیارەکان بدا هەر لە بۆ هەندێک بە تەنیا مایەوە ئاک پارتی وێران کردووە تەفر و تونای کردووە و لەبەر ئەوەی لەبەرەوەی وێرانی کردو بە تەنیا ماوە ئەو پێویستە لەگەڵ بیرۆکراسی دەوڵەتدا لەگەڵ دەوڵەتی قوڵ خۆی بگونجێنێ ویانی شێک برێ ویانی سازشی لەگەڵدا بکە و ئێستاکە ئەو دەوڵەتە قوڵە ئەو دەوڵەتە ئەو بیرۆکراسیەتە تەماشا دەکەین لە هەمان کادا لەبەرەوەی خۆی لاوازە بەتەنیا بیرۆکراسیە و ئەردۆغانیش لە گەریدایە بەتەنیایە لاوازە هەر لە بۆ ناچارە گوێ بە تەواوەتی لە کۆتاییدا ئاڵێم بە قسە ناڵێم ها بە قسە جوێن بە ئەمریکا دەدەی S400 دەکری بەڵام لەناو قوتوەکە دەری ناینی لەبەر عاردی دادنی دەڕزی ئەمانە کێشە نییە لە بۆ ناتۆمەکەی کێشەیە لە بەرامبەر ئیسرائیل پەت دەکەی ئەمانە هیچ کێشە نیە لە کرداردا ئەتو لە کۆتاییدا چی دەکەی لە کرداردا ڕێگا دەدەی سوێت بێتە ناو ناتۆ بەڵێ لە کرداردا ڕێگا دەدەی ئیسرائیل غەزە 4,000 کەس بکوژی بەڵێ لە کۆتاییدا تۆ ڕێگا دەدەی نەوتی ئەزەربایجان لە ڕێگەی تورکیاوە بگاتە ئیسرائیل نەوت و غازەکەی بۆی فڕۆکانی پێ بفڕن و مسلمانەکانی غەزە و لوبنان بکوژن بەڵێ هەموو ئەو کارانە دەکەی هەمیان دەکەی لە کۆتاییدا لە بۆ سەرکەوتنی ئیسرائیل ئەتۆ سووریا دەڕۆخێنی بەڵێ ئەمەش دەکەی و ئەحمە شەرعێکی لاواز و پیس و سەپاڵ دێنێ سەردەسەڵات بەڵێ ئەوەش دەکەی کەواتە ئەتۆ باشترین پیاوی لە بۆ ناتۆ و بیرۆکراسی تورکیا و ئەردۆغان ناچارن لە کۆتاییدا ئەم کارە بکەن بەڵام هەروەکو وتم لە ناو جەهاپەدا یەک گروپێکی ڕادیکال هەیە و لە ناو جەهاپەدا دوای ئەوەی کە زانیان کەماڵ قەلەشداڕۆغڵ لە ناو بیرۆکراسی دەوڵەتەوە یان لە ناو دەوڵەتی قوڵ هاتووە زۆر کاری پێدەکرێت کاری باشیش دەکا بەڵام لە کۆتاییدا لە هەڵبژاردنەکاندا لە کۆتاییدا ئاخر جار گۆپاڵەکەی تەسلیمی ئەردۆغان دەکا لە بۆ هەندێ کەمال ئیکرەم ئیمامۆغڵ و ئوزگور ئۆزەل گوتیان بابە لێرەدا غەڵەت تێکیە قلشداڕۆغڵیان لابرد ئوزگر ئۆزر هاتە شوێنی و دوای ئەوە تەماشا ماکرد هەموو شتێک دەستی پێکرد و هەموو شتێک بڕایەوە ئێستاکە ئەتوانین بڵین ئەمە شەڕی ناتوێیە لەگەڵ ئەو گروپەی کە پێی دەوترێت جاپە لە ناو جاپەدا گروپە ئۆڵوساڵچی ئەتا تورکیەکان هەنا دەبێ ئەمانە تەسفیە بکرێن لە بۆ ئەوەی ئەمانە تەسفیە بکرێن دەبێ کۆمەڵێک کاری دیکە بکرێن هەر لە بۆندی تەماشا دەکەین ئاکپارتی بەردەوام هەوڵەدا ئەوانی لە ئاکپارتی جودابووینەوە وەکو علی بابەجان و داوتۆغڵ و ئەمانە بەردەوام لە دەوروبەری ماڵەکەی خۆی کۆبکاتەوە لەلایەکی دیکە ئۆجەلان و پەروین بڵدان و ئەمانە کۆبکاتەوە ئێستا تەماشا دەکەین پەروین بڵدان دەنێرنە زیندان ڕسمێک لەگەڵ سلاحدین دەمیرتاژ دەگرێ ئەمڕۆکە برای شەمدین ساقک سەری ساقک سری ساقەکە فیگورێکی زۆر زۆر گەورەی لەناو سیاسەتی کوردیدا بەرپرسیارێکی گەورەی دەم پارتیا یەک لە دەوڵەتە قوڵەکانی سیاسەتی لەگالی کوردە لە تورکیادا ئەمڕۆ ئەویش بە تایبەت چوە لەگەڵ ئەردۆغان دانیشتو هەرچەندە ئەڵێ پرسم بە حیزبەکەم کردووە منیش پێم وایە پرسی کردو بەڵام بە تایبەت چووە لە بۆچی چووە ئێمە نازانین ئەردۆغان پێویستی بەوەیە بۆ ئەوەی ئەو گروپە ئەڤراسیاتسیە کە لە ناو جەهاپەدا هەیە و ئەو جەهاپەیە کە زۆر زۆر ڕادیکال بووە دەیەوێت بێتە سەردەسەڵات ئەگەر بێتە سەردەسەڵاتی گروپی بیرۆکراسی لە ناو دەوڵەتدا پێیان خۆش نییە لە بۆ هەندێک دەبێت ئۆپەراسیۆنێک بگرێ جەهاپە بە هەبێ وەکو دەوڵەت باخچەلی گوتی بەڵام جەهاپە دەبێ یەرلی و میلی بێ یعنی هی خۆمان بێ یەرلی یعنی خۆجەیی بێ میلی یعنی نەتەوەیی بێ چۆن پارتی دەڵێ ئۆپۆزیسیۆن بە بەڵام ئۆپۆزیسیۆنێکی معقول بە پیاو بە ئەویش وا دەڵێ ئۆپۆزیسیۆنێکی معقول بە پیاو بە لە جێی خۆدانیشە بەو شێوەیە کارەکان بکە وە ئەمە تەماشا دەکەین لە بۆ ئەوەی ئەمە بە تەواوەتی بگاتە وێزگەی خۆی دەبێ ئەردۆغان لە هەڵبژاردنێکی دیکەدا سەرکەوتوو بێ و بۆ ئەوەی لە هەڵبژاردنەکەدا سەرکەوتوو بێ دەبێ ناتوانێت چونکە بەپێی یاسا ناتوانانی خۆی هەڵبژێرێتەوە دەبێت دەستور بگۆڕێ بۆ ئەوەی ئەردۆغان بتوانێت جارێکیکەش خۆی هەڵبژێرێتەوە بۆ ئەوەی دەستور بگۆڕێ پێویستی سێ لە سەر چواری دەنگ هەیە سێ لە سەر چوار ئێستاکە دەنگەکانی ئەردۆغان و ماهاپە و هەندێک دەوروبەری دیکە هەمویان هەموم کۆکردنەوە تقریبان لە بۆ سێ لە سەر چواری 30 دەنجی کەمە
سيتسل اندام برلمان دەبێت کە دەنجی پێ بدە ئەو سیسل پەرلەمانە بە خەیاڵی ئەردۆغان دەبێت لە لای دەم پارتیەوە تەمین بکرێ لە لای کوردەکانەوە تەمین بکرێ ئەمە دەکرێت ناکرێ لە بۆ هەندێ لەگەڵ ئۆجەلان ئێستاکە دانیشتوونە ئۆجەلانیش کەسێکی پراگماتیسە دەیەوێت لۆقمەیەکی پارچەیەکی لێ بکاتۆڵێ پارچەیەکم بدێ منیش پارچێکی گەورەتر دەدەمێ هەر ڕەنگ بێ سری ساقە ئەمڕۆ لە بۆ هەندێک چوو بێ پەروین بڵدان لە بۆ هەندێک چوو بێتە لای دەمیرتاش بۆی ڕازی بکە کە بێتە دەرەوە و کێشە دروست نەکە بۆ لەبەر ئەوەی لە هەڵبژارنەکانی پێشووتردا لە دوو هەڵبژاردننی پێشوودا کاتێک لە هەڵبژاردننی هەرێمی بوو ئۆجەلان گوتی لە ئەستەمبۆل دەنگ بە جەهاپە مەدەن بەڵام کوردەکان دەنجێن بە جەهاپەدا و سەلاحەدین دەمیرتاشی گوتی دەنجی پێ بدەن ئەڵێن دەمیرتاش و ئۆجەلان ئاگیان لێکتری نەبووە ئێرتیبات لە بەینیان نەبوو بەڵام گرنگ ئەمە نییە گرنگ ئەوێ ئۆجەلان گوتی دەنگ مەدەن خەڵکەکە دەنجیدا تەنانەت دوای ئەوە خەڵک لە ئەنقەرە دەنجی بە فاشیستێکدا منسووریەوەش کە ئەویش جەهاپێ ئێستاکەش سەرۆکی شارەوانی ئەنقەڕەیە لە بۆ چە لەبەر ئەوەی کوردی شارە گەورەکان سیاسەتێکی وایان لە گرنگ نییە ئەتو کوردی فلانە کشت لە بۆ کورد باشیان خراپە سیاسەتێکی وایان لە بۆ گرنگە چێ دەتوانێت لەو شارەوانیەدا کە شارەوانی زۆر گرنگە لە سیاسەتی تورکیادا پارەیەکی زۆری تێدایە دەسەڵاتێکی زۆریشی تێدایە و ئەتوانی پەیوەندی لەگەڵ کۆمەلگا بکەیت لە ڕێگەی شارەوانی لە بۆ کوردەکانی ئەو شوێنانە ئەمە گرنگە چێ ئەتوانی شارەوانی باش بەڕێوە ببە بۆ ئەوەی هێلکە گرانتر نەبێ شەکر گرانتر نەبێ ئارد گرانتر نەبێ هاتوچۆ باشتر بێ زەڕی بە زۆر نەبێ و کێشە دروست نەبێ تێگەی خەڵک وها بیر دەکاتەوە ئەوە کۆمەڵێک ئەتوان ناوی لێ بنێ بەڵام باشترین ناو پۆلیتیکی ژیان سیاسەتی ژیان نەوەک سیاسەتی ئەتنیکی و کوردایەتی و کورد و مرد و ئەم جۆرەشتانە ئەمە نییە بەڵێ بەو شێوەیە هاتینە کۆتایی ئەو بەرنامەیە و داوای لێبوردنتان لێ دەکەم ئەمڕۆکە شێفتی ئێوارانم هەیە دەبێ هەر ئێستاکە بچمەوە سەرکار وەڵامی پرسیارە ئەو پرسیارانەی کە نووسیوتانە تکاتان لێ دەکەم و عادزمە بن ڕۆژی من لە بەرچاو بگرن تکایە من هەم کار دەکەم هەم خێزان و منداڵم هەیە و هەم ڤیدیۆش پێشکەش دەکەم لە بۆ هەندێ ئەو پرسیارانەی کە ئێستا دەیانکەن ڕنگ بێ لە کاتی خۆی دەنەتوانم وەڵایم دەمەوە ئەوانەی دیان هەیە پرسیارەکانی وەڵام دەمەوە دوای داخستنی ئەو لایفە تکایە لە بەشی چاتدا لە یوتیوبدا پرسیارەکانتان بنووسن زۆر سوپاسان دەکەم گلەی یەک هەیە بە کورتی دەمەوێ وەڵامتان بدەمەوە زۆر کەس گلەی دەکەن ئەتۆ بۆ باسی کوردستانی عراق ناکەی لە کوردستانی عراقدا لە بەرەوەی دینامیکێتی سیاست نییە لە تورکیادا دینامیکێتی سیاست هەیە لە تورکیادا بە ئارگومنت چەندجار بۆم باسکردوونە ئەکرێ کۆمەلگا هەندێک شت بگۆڕێ کە دەسەڵات پێی خۆش نییە و یانیش ناتۆ پێی خۆش نییە زۆر زارشتیوە کراوە ڕاستە لە بەرامبەر ئەوە دوایە ئەوە کودەتایە کراوە ئەمەش ڕاستە بەڵام کراوە و یەک لاوانە هەڵبژاردنەوە هەڵبژاردنەکانی ئەکرەم ئیمامۆغڵو هەر هەمووی من پێم وایە لە دەرەوەی ناتۆ بوو ناتۆ نەیدەویست هەر لە بۆ هەندێک ئوزگور ئۆزەل لەو ڕۆژانەدا مقالەیەکی جاری یەکەم لە ڕۆژنامەیەکی ئەمریکی نووسیوە وازانم ویکلی نیوسە شتێکی وایە لەوێدا من مقالەکەم خوێندەوە نەسیحەتی پنتاگۆن دەکا ئەڵێ ئەگەر دیموکراسی نەبێ دەوڵەتی حقوق نەبێت لە تورکیادا زیانی دەبێت لە بۆ ناتۆ لە بۆ پەیوەندیەکانی تورکیا و ئەمریکادا بەڵام کۆمەلگا مەبەستەوەیە کۆمەلگا لە تورکیا توانێت لە دەرەوەی ئێرادەی ئەمریکا هەندێک شت بگۆڕێ لە کوردستانی عراقدا چ ئەوانەی دیانەوەیەکی و پارتی بڕوخێن چ ئەو یەکێتی و پارتی دەیەوێ بەغدا بڕوخێنە یان ڕێفراندۆم بکە چ ئەو یەکێتی و پارتی دەیەوێ پێشمەرگە بمێنێتەوە یان نەمێنێتەوە ئەمانە هەر هەمویان هیچیان لە ئێرادەی ئێمەدانی چونکە دینامیکەتی سیاست نییە لە کوردستانی عراقدا لە کوردستانی عراقدا کوردستانی عراق هەر بەخۆ نییە کوردستانی عراق ناتۆ دروستی کردووە ئەمریکا دروستی کردووە لە بۆ کاتێکچی دیاریکرا و دروستی کردبوو ئێستا کەش کاتێکە وەختی نەماوە هەر کاتێک بیاوێت دەیگۆڕی و دەیڕوخێن و کۆتایی پێدەنی خەلاس و بڕایەوە کەسیش نییە بیپارێزی ئۆپۆزیسیۆنمان نییە لە کوردستانی عراقدا ئەتەنانەت کۆمەلگای مەدەنی ئۆپۆزیسیۆن نییە کۆمەلگای مەدەنی لە ڕووی عەقلی لە ڕووی فکری لە ڕووی ئیدئۆلۆژی ئۆپۆزیسیۆن نییە یعنی کۆمەڵێک کەس هاتوونە بە عەقلی کاژیک و پاسۆ کوردستان پۆستێکیان دروست کردووە ئەتۆ توانی بۆ بڵێ ئۆپۆزیسیۆن نا
مسعود بارزانیەکە زۆر لەمە بەعاقڵترە و قوڵترە جا حتا ئێوارێ بڵێن بوویتە پارتی بافێڵ تاالبانیەکەت هزار جار لەمانە قوڵترە و بەعاقڵترە هزار جار بڵێ بوویتە بافێڵ تاالبانی تێگەی لە تەماشاکە نمونەی ئەو گروپە چەکدارەکانی ئێران بچنەوە نەچنەوە چەچیان پێ بدەین نیان بدەین تێگەی لەوێدا بینیمان کە لە کوردستانی عراقدا ئەو دوو حیزبە گەندەڵە سەرکردەکانیان بنەماڵە دزەکانیان زۆر لە نخبەی ئۆپۆزیسیۆن و ڕووناکبیر و هونەرمەندی ئێمە عاقڵترن هەر لە بۆ هەندێ من کەمتر قسە لەسەر کوردستانی عراق دەکەم بە داوای لێبردنەوە بەڵام واتای ئەوە نییە من بۆ چوونم نییە ئەڵێم دینامیکێتێک لە کوردستانی عراقدا نییە کە بەخۆی لە کوردستانی عراق لە دەرەوەی زلهێزەکاندا گۆڕانکاری بکە خەڵک بەخۆشی ئەمە دەڵێ خەڵک بەخۆشی ئەمە دەڵێ و خەڵک زەوقی ئەوەی نییە خەڵک هیچ زەوقی ئەوە نیە کۆمەڵی کەس هەنە لە دەرەوەە بەڵام ئەوانە بەداخەوە مارجینال بوونە و عقلەکەیان عقلی سەردەمی کاژیک و پاسۆکە ئەتۆ بە عقلی سەردەمی کاژیک و پاسۆک ناتوانێت ئەیلولیەکان و جەلالیەکان بڕوخێنی هەتا بەرنامەی ئایندا کاتێک خۆش هەر بژی ڕێز و سڵاو